سڵاو هەوڕێیان بەخێربێنەوە بۆ ڤیددیوەکی تازە. تەبعاً کۆمپانیای ئەپڵ بۆ یەکەمین جار کە ئایفۆنی کردە ستانلی ستیل ئەو کات ئەو زەخەم و ئەو هەرا ئەو بەزمەی لەسەر دروست نەکرد کە ئێستا وەکو ئەوەی کە لە مۆبایلی ئایفۆنی 15 کردیتە تیتانیوم. تەبعاً بڵێنەڵێ ئەپڵ کە شتێک دەکاتن و زائیدەن هەموو فۆکەسی ئەلامی دەخاتە سەری، ئەو فۆکەسەوەی لێ دەکات زۆربەی شەریکاتەکانی تر لەو مەجالە هەوڵ بدەن. تەبعاً مۆبایل زۆربەیان ئەوانەی کە فلاگشیپن ئاسبەرزن لە سێفی ئەدروست دەکرێن، یان ئەلمنیۆم یان تیتانیۆم یانیش ستانلی ستیل. تەبعاً پێشەوەی باسی ئەو تەفاسیلانەتان بۆ بکەم، ئەگەر لایکی ڤیددیوەکە لەبیر مەکەن و سەبسکرایبی چەناڵەکە لە بەرەوەی نوێی ئەو کەسانێک کە تەماشای ڤیددیوەکانمان دەکا سبسکرایبی چەناڵەکان نەکردێت، سبسکرایب بکەن بۆی ئاگداری ڤیددیۆی تازە بن. تەبعاً خەڵکێکی زۆر وتیان لە کۆمنت کە ڤیددیۆک دروستکەم لەسەر گەلاکسی S24، بەس ئەمن بۆ ئینترۆدەکشنە دەستم پێ کرد لەسەر گەلاکسی S24 لە بەرەوەی گەلاکسی S24 حەسەب هەموو ئەو دەنگۆیانەی کە ئێستا بڵاو بۆتەوە و حەسەب هەموو ئەو سەرچاوانەی کە جێی متمانن کە دەنگوێک بڵاو دەکەنەوە زۆربەی کات ڕازە دەچیتن، ئەوەیە کە مۆبایلی تازەکەی سامسونگ گەلاکسی S24 ئەویش فرەیمەکەی بە تەواوەتی لە تیتانیۆم دروست دەکرێت. تەبعاً بۆ کەسانەی کە فەرقی پێ ناکەن ئێستا گەلاکسی S23 ئەلترا من کە ئەوم هەیە ئەو فرەیمەکەی بە تەواوەتی لە ئەلمنیۆم دروستکرێت. ئەلمنیۆم تۆزێک وەزنی سوکترە لە ستانلی ستیل، بەس تۆزێک ناسکترە وەکو ستانلی ستیل بە قۆت و تۆکمە نییە، و تیتانیۆم لە ستانلی ستیلیش تۆکمەترە، بەس تیتانیۆم وەزنی سوکترە، شتێکی زیاتر پریمیەمە، زیاتر ئاسبەرزترە. تەبعاً لە هەمان کاتیشدا تۆزێک ڕەنگکردن و شێوازی دیزاینی شیپ و تێکسچەر و ڕەنگی تیتانیۆم تۆزێک قورستە لە ستانلی ستیل، وەکو ستانلی ستیل نییە کە دەتوانی بۆ یاغ بکرێت بتوی هەموو ڕەنگەکە، و هەمان کاتیشدا ئەو شەوق و بریسکەی نییە کە وەکو ئەوەی کە ستانلی ستیلەتی. ئەمن بخۆم یەک لەوانە فانی ستانلی ستیلم، وەلو ئەمن ئایفۆن یوزەر نیمە، بەس ئەمن ئایفۆن 13 زیاتر زۆر حەز لێ بوو لە بەرەوەی فرەیمەکەی بە تەواوەتی ستانلی ستیلە. ستانلی ستیل ینی هەستەکی پریمیەمت دەداتێ، بۆیە بەڕای من ئەو باشترە بە سامسونگ یەکسەر پەلاماری ئەوەیدا کە بستە تیتانیۆم لە بەرەوەی ئەپڵ ئەو ساڵ بە تەواوەتی مارکتینگی بۆی کرد کە مۆبایلەکانی کردیتە تیتانیۆم وەزنی سوکترە و عەمەلیترە و توند و تۆڵترە، دە و ناشکێت. تەبعاً ئەو قسەی قۆڕە ئەو فکرە مارکتینگانە، چونکە مۆبایل پێکاتووە لە ئاسن و ینی وەچی خۆمانە جەوا ئاسنەوە ئەلمنیۆمە یان هەرچ مادەکە، و زایدە شوشە هەر دەشکێ، ینی ئەوە هیچ ئەو نییە. ئەگەر شوشەکە چەند بە قۆتر بی لەوانەیە بە تەحملتر بی، بەس شوشە لە ئەخیری هەر دەشکێ، هیچ حەلیتری نییە. ئیتر بۆیە کە کۆمپانیای ئەپڵ مارکتینگ دەکات بە شێوازێکی زیرەکانە مارکتینگ دەکاتن، دەڵێ مۆبایلەکەمان زۆر تۆکمەت و تونترێ. تەبعاً تۆکمەتر ئەو ئیتاڕی تیتانیۆم هیچی لێ نایە، بەربێتەوە شوختیش بگری بۆ دەرەجەی نییە، بەس لە هەمان کاتدا شوشەکە احتیمالێکی زۆرە بشکێتن. تەبعاً گەلاکسی S24 بۆ یەکەمین جار ئەو دەنگۆیانە هیوادارم ڕازبی یەکەمین جار سامسونگ پاشماوەیەکی زۆر لە کات بۆ بگرە 8 ساڵ 10 ساڵ مۆبایلێک دروست بکاتن کە ئاسبەرز بێ و شاشەکەی بە تەواوەتی فلات بێ، هیچ ئەوەک ئێژ نەبێت، چونکە ئەو ئێجەی سامسونگ بەجددی داخی بەس لە دڵی منە. ئەمن هەموو ساڵێ جارێک شاشەی مۆبایلم شکایە ئەوجەی سامسونگ هەموو ساڵێ $150 بۆ $200 دایت شاشەی، ئەوە بە هەمووی سامسونگ یەک دو ساڵە فێر بۆ ئۆفەری شاشی بەردەست دەکاتن بۆ ئەو کەسانێک کە پری ئۆردەر دەکەن، یان ئەو کەسانەی کە دوای ماوەیەکی تریش مۆبایلەکە دەکڕن بۆی شاشی مۆبایلەکە بە نرخێکی یارزان بفرۆ ئەوە چاکەنەوە. بەس تەبعاً ئەو شتە هەر عەمەلی نییە، لە بەرەوەی شاشەی فلات بۆ درع خۆشترە، بۆ شێوازی عەمەلی لە ناو دەستی، و زائیدەن درعی شوشە دەتوانی بەکاربینی، درعی پرایڤسی بەکاربینی بەبێ مۆبایلەکە ببێتە خەتخەت. ئەو شتانە هەمووی شتێکی بەجددی زی ینی دەستخۆشی ئەگەر سامسونگ ئەو شتە بکاتن. بۆیە ئەو ڕسمانێکە بۆتان دادنەمی گەلاکسی S24 ئەلترای ئەگەر تەماشای دیزاینەکەی بکەم بە تەواوەتی فلاتە لە هەموو لایەکان، و حتا دیزاین و شێوازی مۆبایلەکەش بۆکسیە، و زایدەنیش ئیتاڕەکە و فرەیمەکەی بە تەواوەتی چوارچێوەکەی لە تیتانیۆم دروست دەکرێتن وەکو کۆمپانیای ئەپڵ. تەبعاً و بۆ ئەوانەی کە ئەویان نییە نفسی دیزاین دەبێت، دیزاینێکە زۆر دەستکاری ناکرێت، لە بەرەوەی سامسونگیش گەیشتۆتە ئەو ئاستەی کۆمپانیای ئەپڵ تا بە تەواوەتی شتەکە زۆر ینی تەتەوڕ نەکەیان زۆر باش نەبیتن، ڕوولەوەی ناکاتن کە دیزاینەکەی بە تەواوەتی بگۆڕیتن، یان شتێکی تازە زۆر تازە بخاتن ناو مۆبایلی بەبێ ئەوەی شتەکە تێر نەبووبی، ماچور نەبووبی، ساتچورەیت نەبووبی. تەبعاً بۆ ئەو پرۆسێسەرەکەش هەر سناپدراگۆن 8 Gen 3 بڵاو دەبێتەوە، بەس ئەو 8 Gen 3 وەکو شاومی چارە نابی کە ئێستا ئەو تازەترین پرۆسەسەری کوالکۆمی لەسەرە. تەبعاً ڤیددیۆکم دروست کرد بوو
دەتوان سەردانی چەناڵەکەم بکەن کە لەسەر ئەو پرۆسێسەر تازەی کوالکۆم سنابدراگۆن 8 Gen 3 طبعاً بەس ئەوەیان خاصە ینی دیزاین کرای بۆ گەلاکسی کلۆک سپیدەکەی پرایم کۆڕەکەی لە 3.3 گیگاهرتزەوە دەبتە 3.4 گیگاهرتز طبعاً بۆ ئەو کەسانی کە مۆبایل زۆر بەکارین بۆ ئیش قورس و یان گەیمینگی قورس و ئەوشتانە هەز بە فەرقەچی ئەوە دەکەن یان ئەوانەی کە تاسکی قورسی دەدەنێ لە ناکا ئەو پرایم کۆڕە لەوێندەر دەور دەبینێتن طبعاً ئەو دەنگۆیەکانی تر کە ئەوەیە کە شاحینەکەی و ئەخیرەن احتیمال لە 45 وات و بتە 65 وات وەرە 65 واتی زۆر سەبرا چونکە ئێستا کۆمپانیا چینیەکان بۆ 100 وات و 120 وات و وەلیاتی مۆبایلەکە بە 8 دقەی شحن دەبتۆ ینی بە 2 دیجیتی ینی ڕقمی 2 دیجیتی دقەی کە شحن دەبێتەوە هەروە هەمووی لە بە سنابدراگۆن بڵاو نابێتەوە هەروە بەشێکی لە بە پرۆسێسەری چیپسێتی ئێکزینۆسی 2400 بڵاو دەبێتەوە کە ئەو ئەلەکسەر بۆ کۆریا و قارەی ئەوروپا دەبێت لای خۆمان بۆ ئەمریکا و شەرق ئەوسەد لەوانەی سنابدراگۆن دەربچیتن وەکو گەلاکسی S23 ئەلترا طبعاً ئەوە بڵێ نەڵێ ئەمە سنابدراگۆنمان چکە ماوەیەکی دەوێتن چکە ماوەیەکی زۆرە معناتمانە بوو لەسەر ئێکزینۆس لەبەر خراپی و کواڵەتی ڕسم و لەبەر گەرم بوون و لەبەر پاتری و لەبەر زۆر سەبەبی تر کە سنابدراگۆن زۆر باشترە ئیتر ئەو شتانەی کە تازەی تێدا لەوانێت تۆزێک شتی تازە هەبیتن لە ڕووی سۆفێرەوە تۆزێک ئەو شتانە وەنی و ئای 6.1 لەوانەیە بڵاو بێتەوە چکە وەنی و ئای 6 دەرچووە هەر لەسەر بیز لەسەر ئەندرۆیدی چاردە طبعاً ئەو شتانە هێشتا زۆر تەفاسیلی ورتر بڵاونە بۆ تۆ لەسەر مۆبایلەکە بەس ئەوە شتە گشتیەکان ئەوانەی لە بەڕواڵ لای دەرەوە بڵاو بۆتەوە ئەو دەنگۆیانە ئیتر ئەگەر حەستان لە ڤیدیۆ زیاتر دروستەکەن لەسەر گەلاکسی S24 بەس با تۆزێک نزیک بینەوە لە بەروای دەرچوون کە بەروای دەرچوون حەسەب زۆربەی دەنگۆیەکان کە تا حدێکی زۆر کۆنفێرمە کە هەفتەی یەکە کە ئەو ساڵیش هێنایە پێشکە کات خۆی گەلاکسی S زیاتر بۆ بەناوبانگ بوو لە مانگی سێ دەردەچوو ئیتر ئەو کار سامسونگ S نۆتیە بوو هەردووچی لە ئەمریکا بڵاو دەکردو ئێسی لە سان فرانسیسکۆ لە بەروی بە S دەست پێدەکاوی سان فرانسیسکۆ نۆتیش لە نیویۆرک هەموو ئیڤنتەکانی سامسونگ ئەو کاتی گەلاکسی ئەمپاکی نۆت لە نیویۆرک بوو ئەوکانی تریش لە سان فرانسیسکۆ بوو طبعاً ئەوە پاشەوەی هواوی تەقلیدی ئەو شتەی دەکرد مێتی لە میونیخ بڵاو دەکردەوە پیشی لە پاریس بڵاو دەکردەوە چکە هواوی لە ئەمریکا خۆتان دەزان ئیش ناکە ئیتر سامسونگ ئەو ڕێتمەی مارکتینگی بەکارێنیا بۆ بڵاوکردنەوەی پرۆدەکتەکانی ئیتر ئەتا ئێستا ئەوەندە دەنگۆی هەیە ئینشاءڵڵا لەمە دووە دەنگۆی زیاترە ڤیدیۆ زیاتر لەسەر دروست دەکەم لەسەر تەفاسیلی ورتر لەسەر گەلاکسی S24 ئەلترا هەروەتم ئەو هەندێک شتە بوو بۆتان باس بکەم و هەروە خەبەرێکی تریش هەیە ئیلۆن مەسک بڵاوی کردەوە کە وەکو لای خۆمان کە خەڵک حەزی لە ڕقەمی مۆبایلی جوان و ڕقەمی سیارەی جوانە وتی هەر کەسێک ئەکاونتێکی یونیکی بووە مەسەلەن بۆ ناوم دابانە بە تەنیا تویتەر سلاش دابان یان ناوی کورتتر یان 2 حرف 3 حرف ئێستا بەردەستە بە پارە ئەتا نزیکەی $50,000 لە مەبلەغە کۆ دەست پێدەکات تا $50,000 طبعاً ئەو شتە لە زۆربەی کۆمپانیەکانی سۆشیال میدیایان ئیمێڵات وشتیوە ئەو یوزەرانە ئەوانەی کورتن یان خەڵک زۆر زوو کە بڵاو دەبێتەوە یەکسەر حەدسی دەکاتن یانیش هەر خۆی کۆمپانیاکە وی لێ دەکاتن کە تو دەنووسی دەڵێ it's already existed یعنی ئەو ئەکاونتە هەیە بەس لە ڕاستیدا نیە هەڵیگرتێ بۆ کاتێکی وە هەر ئەو دوو خەبەرە بوو ویستم پێتان بڵێم لایکی ڤیدیۆکە لەبیر مەکەن و سەبسکرایبی چەناڵەکە بە هیوای ڤیدیۆی تازە